هەر بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە لەسەر بڕیارەکەی ئۆپێک پڵاسی ژەمە میوانداری بەڕێز دکتۆر جگەر عەزیزمان کردووە شارەزای بواری وەزەیە. دکتۆر بەخێراتی ئەم کاتت باش. سپاس دەکەن. ئەم بڕیارەی ئۆپێک پڵاس لەم کاتەدا لەم دۆخە هەستیارەدا کازانرێ دۆخێکی هەستیارە گیان بە قەیران و بە جەنگ و بە نەبوونی ئابووریدا تێپەڕێ، ئایا چ لێکەوتەیەکێ بێ؟ بەخۆی بڕیارەکانی ئۆپێک پلاس هەمیشە کاریگەریەکی باشیان هەبوو بۆ بەرزکردنەوەی نرخی نەوت. وەکو پێشتر دیتمان نرخی نەوت زۆر داڕمانی گەورەی دیت، بەڵام ئەو ئۆپێک پلاس توانیان بە کەمکردنەوەی بەرهەمهێنانی نەوت توانیان نرخی نەوت بۆ ئاستێکی باش بەرز بکەنەوە. ئێستا کە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناساخامگیریەکی دیایە، بە تایبەتی ئەو هێزانەی کە سەر بە وڵاتی ئێرانن کە شەو گرفتیان دروست کردووە لە بۆ بازرگانی و گواستنەوە و ترانسپۆرتیشن، لە ئێستاە ئەم بڕیارە وەکو دیتمان نرخی نەوت هەندێک دابەزی، بەڵام بەڕای من جێی خۆی ئەگرتەوە و هەدەفیش یاخود بڵێن تارگێت ئەوەیە نرخی نەوت جارێکی تر بەرز ببتەوە بۆ سەروی 85 دلار. چونکە وەکو ئەیبینین وەکو ئاماژەی پێ ئەکرێتن لە بودجەی خەملێنراوی وڵاتی سعودیا کە بەهێزترین وڵاتی بەرهەمهێنەری نەوتە و بەهێزترین وڵاتی ناوگرۆپی ئۆپێک پلاسە، دایان نایە کە نرخی نەوت لە 86 دلار بەرەو سەرێ بیتن. ئەگەر کەمتر ببتەوە کورتهێنان لە دەهاتیان دروستە بیتن. ئەمەش پاڵنەرێکە کە هەوڵ بدەن هەمیشە نرخی نەوت لەو ئاستەیە بمێنێتەوە. باشە، لەگەڵەوەی کە ئۆپێک پلاس بڕیاریە کە بەجێگیری بمێنێتەوە و دوای ئەو بڕیاری ئەو یەکسەر نەوت دابەزی، هۆکارەکەی چی بوو؟ بەخۆی وەکو ئاماژەی پێ ئەکرێت ئێستا سستیەکی بازرگانی و پێشەسازی لە وڵاتی چاینا هەیە، چین هەیە. ئەمە کاریگەریەکی بڵێن ماودا کورتە لەسەر نرخی نەوت و هەموو ئاماژەکان بوو ئەوەنە کە نرخی نەوت بەرز ببتەوە و ئەو بڕیارەی ئۆپێکجێی خۆی بگریتن و دیسان ئەو ناسەقامگریەی بازرگانی یاخود گواستنەوەش هەیە. ئەمەش دیسان پاڵنەرێکی دیکە ئەبیتن کە نرخی نەوت زیاتر بەرز ببتەوە ئەگەر هاتوو وڵاتانی ناو ڕێکخراوی ئۆپێک پلاس ڕێککەوتنی خۆیان بکەن و بەردەوام بن. لەلایەکی دیشەوە ئەوانەی دەرەوەی ئۆپێک پلاسن هەوڵ ئەدەن کە بەرهەمهێنان زیاد بکەن، بەڵام دڵنیام ئەگەر بە یەکگرتووی بمێنەوە و کۆبوونەوەی داهاتووی ئۆپێک پلاس کاریگەریەکی زۆر زیاتری ئەبێ لەسەر نرخی نەوت. باشە، ئەمە گەر بە یەکگرتووی بمێنەوە، بەڵام باباسی عێراق بکەین کە وەکو بەرهەمهێنەرێکی گەورەی نەوت ئێستا لە دۆخێکی ناسەقامگیری سیاسیدا هەیە، لە دۆخێکی خراپی سیاسیایە. ئەمە چ کاریگەریەکی بێت لەسەر نەوتەکەی لەسەر یاخود لەسەر دوجار نەوتی جیهان؟ بەخۆی کە ئەو گرفتانە دروستە بن، گرفتێک یاخود قەیرانێک لە دنیادا دروستە بێ کاریگەریەکی نەرینی ئەبێ لەسەر پێشەسازیەکان بەگشتی و نەوت بەتایبەتی. ئەگەر گرفتێک ڕۆبداتن وەکو دیتمان ئەو جەنگی رووسیا و ئوکرانیا سەپاڵنەرێکی گەورە بوو کە نرخی نەوت بەرز بووە. ئێستاش ئەگەر تەشەنە بکرێتن ئەو جەنگەی یاخود بڵێن ئەو گرژیانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەنە و عێراق تێوە بگڵێتن و ئێران ڕاستە و خۆ بشتە ناو گرژیەکانەوە، بەڕای من نرخی سوتەمەنی و نەوت بەرزتر ئەبێتەوە لە ئێستایا کە هەیە، چونکە ریسۆرسەکە بەردەست نابێ، خستنەڕۆ کەم ئەبێتەوە لەبەر ئەو پاڵنەر و هوکارانەی کە هەمانە. جەنگ هەموو کاتە هوکارێکە کە بوو ئەوەی سۆرسەکان یاخود بڵێن سەرچاوەکانی وزە سەرچاوەکانی خواردن هەمووی گران ببن. ئەگەر هاتوو ئەو گرفتانە درێژە بکێشن و گرژیەکان تەشەنە بکەن، بەڕای من نرخی نەوت زیاتریش بەرز ئەبێتەوە کە لەوەی کە تەواقع کرایە. باشە، لە ناوم گرژیانە، لە ناوم ئالۆزیانە، هەم جیهان و عێراقیش و لە ناو بڕیارەکانی ئۆپێکیشە حکوومەت هەرێمی کوردستان یاخود بڵێن نەوتی هەرێمی کوردستان چی بەسەریەت؟ بەخۆی ئەوەی گرنگە لێرە ئەو ڕێرەوەی کە بۆری نەوتی هەرێمی کوردستانە ئەچیتم بوو بەردەمی جیهان، ئەوە خاڵێکی زۆر گرنگ ئەبێ. ئەگەر ئەو گرژیانە تەشەنە بکێشن لە بڕوامدا عێراق باشترین دەرچە ئەبێ وڵاتی عێراق کە بتوانێت ئەو ڕێرەوە بەکاربێنێ نەوتەکە بە کولفەیەکی کەمتر بگاتە ئەوروپا. خۆی ئەوروپاش وڵاتانی ئەوروپاش لە ئێستادا پێویستیەکی زیاتریان هەیە، چونکە بە خۆیان گرفتیان هەیە لەگەڵ ڕۆسیا و ناتوانن ئەو نەوت و وزەیە بە ئاسانی بەدەستیان بگەن. هەرێمی کوردستان کاریگەریەکی زۆر گەورەی ئەبێتن ئەگەر هاتوو بە تایبەتی ئێران بەردەوام بوو لەسەر ئەو گرژیانە و بتوانێت ڕاستەوخۆ ئەو لە گەروی هۆرمز و لە خەلیجی عەرەب و فارسیش کێشە دروست بکاتن، ئێدی
عێراق ناچار ئەبێتن کە پشت بەو ڕێرەوە ڕێڕەوی گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان ببەستێتن بۆ وڵاتانی ئەوروپا و بەندەری جیهان کە ئاسانترینیانە لە ئێستادا. باشە بەڕێز دکتۆر جگەر عەزیز شارەزای بواری وزە لەگەڵ مابوو سپاس بۆ تۆ بۆ زانیاریەکانت بەخێر هاتی.